پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایان. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەکە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معناجی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلایەنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. کارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوێک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. من بنار مستەفا خۆشحاڵم چوارشەمەی کردێم وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 25 حوزەیرانی 2025 با شێوەی ڕاستەوخۆ جارێکی تر تایبەتە بە قسە و باس لەسەر ڕووداوی 2-3 ڕۆژی ڕابردوو، بەگشتی تر 12 ڕۆژی ڕابردوو. ئەمە چی بوو ڕوویدا؟ لەبەرەوەی کە بەرنامەی تایبەتیمان پێستر پێشکەش کردووە هەفتەی ڕابردووش تایبەت بوو بەم باسە نەدەکرا لێرەدا کۆتایی پێبێنین و نیوە ناچڵی تاوتویان بکەین، بەڵکو ئەم ڕۆژمان تەرخان کردو بۆ تاوتوێ لەسەر قسە و باس لەسەر گۆشە و نیگای جیاواز و بابەتە جیاوازەکانی پەیوەند بەم ڕووداوانی چەند ڕۆژی ڕابردوو. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و لە کۆمنت ئاراستەی میوانانی بەرنامەکەی بکەین بۆ ئەوەی کە وەڵامتان بۆ وەربگرینەوە. لەگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەمشەو. جارێکی تر بەرنامەی تایبەت لەسەر ڕووداوەکانی 2-3 ڕۆژی ڕابردوو، بە تایبەتی و گشتی تر 12 ڕۆژی ڕابردوو، ئەگەرچی پەیوەندی بە زۆر ڕوودا و لێکدانەوەی تریش هەیە. بەڵام بزانین چی ڕوویدا و لێرە بەدواوە چی. یەکەم میوانی ئەمڕۆژمان جارێکی تر عەزێتی سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان خەسرە وستایەماندا و بە خۆشحاڵی و ئێستا لەگەڵماندا. خەسرە وستایە ئێوارە باش و سپاس کە جارێکی تریش لەگەڵمانیت.
ئێوارێ ئێوە باش ماندوو نەبوون و دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە. وڵی هەفتەی پێشوە لەگەڵ ئێوەدا قسە و باسێکمان کرد لەسەر ڕووداوەکانی یەک هەفتەی ڕابردووی تا ئەو کاتە، بەڵام لە دوای ئەوەوە ئەمریکا ڕاستە و خۆخۆی هەو دەخالەتی کرد، هێرشی ئاسمانی کردە سەر ئێران وەڵامی دایەوە، هێرشی کردە سەر بنکەیەکی سەربازی قەتەر، چەنێ ئەم هێرشانە ئامانجەکانیان پێکەوە لێگەڕێن جارێ و هەر بە دوای ئەوەدا ترامپ داوای ئاگربەستی کردووە، ئاگربەست ڕاگەێنرا و ئێستا باز لە کۆتایی جەنگەکە دەکرێت. ئەمە هەمووی لە ماوەی چەند ڕۆژێکدا. پرسیارم زۆر لەم بابەتەوە، بەڵام ئەگەر هەمووی کورتکەمە بۆ دوو وشە چی ڕوویدا؟ بە بڕۆی من ئەوەی کە ڕوویدا سیاست بردنە پێشەوەی سیاسەتێکی سەرڕۆی و ملهوڕێیانەی ئەمریکا و ئیسرائیل بوو لە بەرامبەر خەڵکی ئێرانە بە پاساوی پاراستنی ئەمنیەتی ئیسرائیل و بوونی چەکی ئەتۆمی لە کاتێکا کە ئەمە بەرەنجامی ئەو بنبەست و قەیرانە ناوخۆیە بوو کە حکوومەتی ناتانیاهۆ لە بەرامبەر اعتراض و ناڕەزایەتی خەڵکی ئیسرائیل و خەڵکی جیهانە بەرەو ڕووبوو هاوکات لە بەرئەنجامی ئەوەی کە مەسەلەی فەلەستین و ئەو ڕووداوانەی کە ئەو کاولکاری و کوشتارەی کە ئیسرائیل لە سەر فەلەستین بەڕێی کردبوو ئیسرائیلی تەری کردبوو لە سیاسەتی نێودەوڵەتیاوە بوو بۆ جێگای نەفرەت و تووڕێی و ناڕزایەتی هەتا هاوپەیمانەکانی خۆیان و تا هاو قەڵشتێ لە بینی هاوکاریەکان و پشتیوانیەکانی دەوڵەتانی ڕۆژئاوا دروست ئەبوو و لەلایەکەوە مەسلەی سڵح ببووە، سڵح لە نێوان حەماس و ینی ڕێکەوتنی نێوان حەماس و ئیسرائیل ببووە قەزەی وڵاتانی عەرەبی بەتایبەتی میسر قەتەر هەوڵێکی زۆریانەدا بۆ ڕاگرتنی ئەو جەنگە و ڕای گشتی و ڕێکخراوە جیهانیەکان بۆ گەیاندنی فریاگوزاری ئەمانە هەمووی فشارێکی گەوریان لەسەر حکوومەتەکەی ناتانیاهۆ کردووە. بەڵام دیارە حکوومەتی ئیسرائیل بۆ مانەوەی خۆی بۆ ڕاگرتنی پێگەی خۆی پێویستی بە شەڕێ بوو، ویستی ئەو بۆ شەڕ و درێژکردنەوە و فراوانکردنەوەی بۆ شەڕ ئێرانی وەکو دوژمنێک هەڵبژارد و بۆ ئەمەش پاساوی هێنایەوە. بەڵام تاوان ئەم هەوڵەی ئیسرائیل هاوکات بوو لەگەڵ حساباتێک کە ترامپ لەسەر مەسلەی ئەو پەلامارانەی ئیسرائیل بۆ سەر ئێران کردبووی. ترامپ هەیئەتی دەسەڵاتدارەتی ئەمریکا پێی وابوو کە ئیسرائیل لە ماوەی چەند ڕۆژ بۆردومانە ئەتوانێ جمهوری ئیسلامی تەسلیم بە ڕێکەوتن بکە، بەتایبەتی کە خۆی لە جەولەی دانووسانەکانە بوو لەگەڵ نوێرانی کۆماری ئیسلامی ئێرانە. بەڵام وەختێکە بۆردومانەکان دەستی پێکرد و هەفتەیەکی خایان بۆی دەرکەوت کە ئەم کاراڕوا بە سادەی نییە و ئیسرائیل توانای ئەوەی نییە ئەم کارە بکە، بۆیە کەوتە پێگەیەکی بێگەڕانەوە و ویستی بڕیاری ئەمریکا لەگەڵ ویستی ئیسرائیلە یەکانگیر بوو بڕیاری ئەو پەلامارە سەربازەیە کە بۆ سەر ناوچە ئەتۆمیەکان کە دیارە ئەمە ڕاستەوخۆ هێندەی پەلامارە بۆ سەر خەڵکی کرێکار و زەحمەت چێشی ئێران بۆ سەرکوتی جوڵانەوەی شۆڕژگێڕانەکە ساڵانێکە دەرگای یعنی کەوتۆتە بەردەرگای شۆڕش و یەخەی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئەگرێ هێندە بۆ سەرکوت و بۆ پاشەکشەکردنی جمهوری ئیسلامی ئێران نەبووە. ئێمە ئازاین کە هەوڵ و ڕیاکاری و درۆیە کە ترامپ بۆ ئەوەی کە ئەم حملەی خۆی بەڕێبخا لەسەر مەسەلەی ئەمنیەتی ئیسرائیل هەموو کەس دەزانێتەوە ئەمنیەتی ئیسرائیل خۆی سەرچاوی نائەمنکردنی ناوچەکەیە، کوشتار و کاولکاریەک کە لە غەزەی کە پەلاماردانی لوبنان هێرش بۆ سەر ناوچەکانی سووریا بۆ سەر عێراق بۆ سەر یەمەن هەموو ئەمانە واقعیەتیان نیشانەدەن کە ئەم ڕووداوانەی کە ڕووی دابەر ئەنجامی میلیتاریزم و لەشکرکێشی و سیاسەتێکی شەڕخوازیە کە ئەمریکا و ئیسرائیل بۆ ئەوەی کە پێگەی ئەمریکا هەم لە بەرامبەر ڕەقیبە جیهانی و ناوچەکانی هەڵسێنێتەوە هەم بتوانێت سیستەمێکی ئەمنی و اقتصادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئیسرائیل سەروەربێ جێبخە. بەتایبەتیش هەموو ئەم شەڕانە پامێ بوو بۆ هەموو دەوڵەتانی دنیا کە ئەگەر هەر کەس دژی ئێران ئەمریکا بێ ئەوە ڕوبەڕووی ئەم تەکنەلۆژیا و ڕۆکێت و بۆمبایانە بێتەوە کە ئەمریکا بە پێشکەوتوترین و بە کوشندەترین چەکی دنیا دانێ. پامەکانی ترامپ لەسەرەوەی کە
هێزەکانی ئەمریکا سەرکەوتوو بوون و بە چەکی گەورە لەیان داوە هەڕەشەکردنێکە نەگەر بۆ سەر خامەنایی بەڵکو هەڕەشەیەکە بۆ سەر تەواوی وڵاتانی دنیا و هەر کەس کە ناری بێ بەگشتی بە بڕای من ئەوە بەرژەوەندی و سیاسەکانی ئەمریکایەکە لە ساڵەکانی نەوەتەکان بە تایبەتی کە دوایەوەی ئیستراتیژی دووبارە سازدانەوەی گیان بەوەی کە ئەمریکا خۆتبی یەکەم بێ ئەمە ڕوو لە شکست و ڕوو لە پاشەخشە بووە ئەمریکا هەموو ئەم هەوڵانە و پشگیریەکان و تەواجدی سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەیە کە بتوانێن پێگەیە ساز باتەوە خۆی یەکتەرەفە و یەکلایەنە لە ڕێخستنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاز و پاشەخشەکردن بۆ بە بلۆکە ئیمپریالیستیەکانی تر لە ناوچەکەدا دەستیاوەتە ئەم سیاسەتە سەرڕۆی و ملهوڕیانەی کە دیارە ئەگەر نیشانەکانی کۆماری ئیسلامی ئێران بێ بەڵام دووکەڵ و چڵکا و ئاساوارەکانی بەسەر گەروی ملیۆنەها ئینسان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاچێ یەک سەد ڕاوەستم لەسەر تەبلیغاتی ئەم دوو تەڕەفی 12 ڕۆژی ڕابردووی جەنگەکە زیاتر مەبەستم لە ئێران و ئیسرائیلە ئێستا هەردووکیان باس لە سەرکەوتن دەکەن ئاهەنگ دەگێڕن کە لەم جەنگەدا بە سەرکەوتوی دەرچوون لە ڕوانگەی ئێوە کام لا سەرکەوتوو بوون بە بڕای من ئەم شەڕەی کە ڕووی ئەدا ئەم ڕووداوانە دوو تەرەف نییە سێ تەرەف لە ئارایە نابێ ئەومان لەبیر بچێ من پێم وایە هیچ لایەک لەم لایەنانە سەرکەوتن نیان بەدەست نەهێناوە ئیسرائیل ئەوە تا هێشتا نەیتوانیوە نە گیراوەکانی حەماس ئەوەی کە لای حەماسە ئازادکە نەیتوانیوە نە حەماس دەستکۆتاکە و حتا نەیتوانیوە ئارامی و ئاسایش و یەکدەستیەک لە نێو هەیئەی حاکمەی کابینەکە پێک بێنێ ئەمریکا ئەوەی کە دەڵێ ئێمە بردومانمان کردو هەموو چەکەکانمان لە ناو بردووە بەڵام من پێم وانە بە پێ ئەو هەواڵانەی کە هێشتا نازانرێکە بە چ قەدەرێەوە بە چه ئاستێک بۆ تەمایی لە ناوبردنی چەکی ئەتۆمی من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران کە ساڵهایەکە لەسەر بوجە و ڕنج و داهاتی کۆمەلگای ئێران سەرمایە و ئیمکاناتی کردۆتە قورجی دامەزراندنی چەکی ئەتۆمیەوە هەروە بە سادەیی نییە ئەگەر مەسەلەکە چەکی ئەتۆمی بێ من پێم وایە ئێران قابلیەتی ئەوەی هەیە چونکە هەر ئێران نییە هاوکارەکانی و هاو پەیمانەکانی لە رووسیا و چین و لە ناوچەکەدا هەروە بە ئاسانی شتێک نییە کە بڵێ بردومانێک دەتوانێت کۆتایی پێبێنێ لانی کەم بەرنمەکەی لە زهن و سیاسەتەکەی لە کارنامەی حکوومەتەکەی خامەنایی و دەست و پەیوەندەکانیایەتی من پێم وایە هیچ یەک لەمانە سەرکەوتنیان بەدەست نێناوە ئەوەی کە سەرکەوتنی بەدەستێناوە ئەو ئێعتراز و ناڕەزایەتی و دەنگە ئینسانی و ئازادی خوازی جیهان و ناوچەکە و خەڵکی ئێرانە کە بە لێرشا و خوازیاری ئەوە بوون کە ئەم شەڕە ڕابگیرێ وە کۆتایی بە شەڕ بێنرێ من پێم وایە ئەمە ئەو هەواڵەیەکە بەرئەنجامی خەباتی یەک دەورە لە ئێعترازات و ناڕەزایەتی خەڵکی ئیسرائیل لە دژی جەنگ و حکوومەتەکەی ناتانیاهۆ هاتنە مەیدانەکان لە شارەکانی ئەمریکا لە پایتەختی ئوسترالیا و ئەمریکا و ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەبات و ناڕەزایەتی چینی کرێکار بۆ بەستنی ڕێگاکان لە تەیارکردنی ناتانیاهۆ حکوومەتەکەی بۆ دەستڕاگەیشتنی بەچەک ئەمە ئەو هەوڵەیە کە بە بڕای من ئەو خەباتە گەورەیە کە فشارێکی گەورەی لەسەر سیاسەتی ئەم هێزانە داناوە من پێم وایە ئەوەی کە براوەیە و دڵخۆشە خەڵکی ئێرانە کە بەڵای شەڕ و کوشتار و کاولکاری و بە زۆر کۆچ پێکردنی خەڵکی تاران و شارەکانی ئێران بە دەرەجاتێ ڕەویوەتەوە هەرچۆن نەبێ ئەم شەڕە ڕاوەستاوە گەورەترین دەستکەوت ئەگەر خەڵک بیبێ ئەوەیە کە ئێستا ئەتوانن هەناسەیەک هەڵکێشن و ئەو تارماییە ڕەشەی کە جەنگی ئەمریکا و ئیسرائیل بەسەر خەڵکیا بەجیان هێشتووە بە دەرەجاتێک ڕەویەوەتەوە هەرچەند داتوان بڵێم هێشتا فەزای جەنگ و میلیتاریستی بە حکمی ئەو فاکتۆرانی کە لە ناوچەکەیان ماوە لە شوێنی خۆی ما و هێشتا ئەگەری ئەوە هەیە کە کەس نازانێ لە دوای بەهانەیەکی تر و سەرڕۆیەکی تری ناتانیاهۆ حکوومەتەکەی ئەمریکا دەستە و تاقمی ئیسلامی لە ناوچەکەیە چ بەڵایەک و مسیبەتێکی تر بەسەر خەڵکی ناوچەکە ئەهێن و ڕایەکێشنە نێو گوێژا و مەترسیەکی تری جەنگێکی ترەوە مەبەستمەوەی بڵێم هەتا ئەو کاتەی کە ناتانیاهۆ بە سیاسەتە فاشستی و ئینسان کوژی و سەرڕۆیەکانیەوە لە سەرکار بێ
تاو کاتی دەوڵەتانی ڕۆژئاوە لایەنگری حکوومەتەکەی ناتانیاهۆ بێ تاو کاتێک کە مەسلەی فەلەستین چارەسەر نەکرێ و جەنگ و کاولکاری لە دژی خەڵکی غەزە بەردەوام بێ تاو کاتێک کە خامەنایی و ئۆردوغان و پۆتین و سەرانی ئەوروپا لە سەرکار بن بە بڕای من ئەم فەزایە لە جیهانی ئەمڕۆ و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە درێژەی ئەبێ و دەبێ خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئامادەی ئەوەیان ببێ جوڵانەوەی ناڕەزایەتی ئێستا زیاتر خۆیان ڕێزەکانی خۆیان قایمترکەن یەکدەستتر هاوئاهەنگتر لە دەوری خواستەکانی خۆیان پێ بنێنە مەیدانەوە بۆ فشارچن سەر ئەم دەوڵەتانە بۆ ئەوەی کە جیهان و ناوچەکە لە خەتەری هەر جەنگ و هەر ڕووداوێکی تری نەخوازرا و کە ڕاستەخۆ لە دژی خەبات و ناڕەزایەتی خەڵکی ناوچەکە بەگشتی و خەڵکی ئێران بە تایبەتیە درێژە پێ بدەن. من دەبێت بڕێک چاڵەنجی ئەم بۆ چوونە بکەم و ئەوەی کە هەردوو لە تەبلیغی سەرکەوتن دەکەنەوە هەندێک شت باس بکەین کە بۆچی هەرێک لایەکیان ئەکرێوەک و جۆرێک سەرکەوتن نیشان بدەین ئەگەر لە ئێرانەوە دەست پێ بکەین بە تایبەتی مانەوەی جمهوری ئیسلامی لە سەر دەسەڵاتە ئەمە وەکو سەرکەوتن نەکرێت تەماشا بکرێ وەکو بینەرانش لێرەدا پرسیار دەکەن چەند پرسیارەگاتۆڵێ ئایا ئەمریکا خۆی نەیویست بوو کۆماری ئیسلامی بڕوخێنێت یان لە توانایدا نەبوو پرسیارێتیش هاتووە بە هەمان شێوەیە کە ئایا ئەمریکا لە بەرنامەیەتی جمهوری ئیسلامی بڕوخێنێت هەڵبەت لەم ماوەی 12 ڕۆژەدا باز لەوەش کرابوو تەنانەت نەتەنیاهۆش بانگەوازیەوەی کردبوو کە جیهان بێ خامنەیی و کۆماری ئیسلامی ئارامترە بێت و بانگەوازی خەڵکی ئێرانی کرد کە ئیدامە بە شۆڕشی ژنجیان ئازادی بن بەڵام مانەوەی ئەم کۆماری ئیسلامیە وەکو سەرکەوتن یان ئامانج نەبوو وەکو بینەران ئەپرسن. من پێم وایە زەعف و لاوازیەکانی ئەمریکا ئێران بە دوای دەستکۆتاکردنی بەرەی مقاومەت بە دوای ڕوخانی بەشار ئەسەد ئەتوانرێ بە حساب کرێ بەڵام یەکەم ئەمێ ئەوە بڵێم ئەوەی کە ترامپەڵێ ئێمە نامانێت کۆماری ئیسلامی بڕوخێن درۆیەکی ئاشکرایە ڕووکو چۆن لە کاتی دانووسانەکانە 2 هەفتەی دیاری کرد و خۆی خەڵک چاوەڕوان بوو کە ئەو لێدانە کتوپڕ و خافڵگیریە نەکا بەڵام کردی لەسەر و هەموو بڕیارێکەوە وەکو سەرانی کۆماری ئیسلامی و حتا دەوڵەتی عومانەڵێکە ئێمە چاوەڕوان بچینە جەولێ شەشەوە بەڵام ئەمریکا دەستی بۆ برد ئەمانە فروفێڵ و چاوبەستن و غافڵگیرکردنی ڕای گشتی جیهانیە پێش هەر شتێکی تر من پێم وایە ئەوانەیانەوێت کۆماری ئیسلامی ئێرانی بڕوخێن لە بەرنامەیانە بەڵام مشکلاتیان هەیە کۆمەلگای ئێران نە سووریایە نە عێراقا نە لوبنانە هیچێک لەم کۆمەلگایانە نییە ئێران هەم لەباری جوغرافی هەم لەباری دەوڵەتێکە تاریخەن دەوڵەت بووە دروستکراوی هیچ تەقسیماتێکی ئیمپریالیستی و دەست و پەیوەندە جیهانیەکانەوە نییە سادە نییە پاشان تەبیعەتی کۆماری ئیسلامی ئێران لە دەیان دەستە و میلیشیای جۆراجۆر پێک هاتووە ئەگەر ئەوە ڕووبا معلوم نییە چ شوێنەکە گرێ و کۆنتڕۆل لە دەست چێ و هیچ جۆرە ئارامیەک بۆ ناوچەکە نایەنێ ئێستا سیاسەتی ئەمریکا و دەوڵەتانی غەرب حتا رووسیا و سینی ژەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بەرەو ئارامی برن و ناوچەکانی نفوزی خۆیان دیاری بکەن و بۆ ئەوەی دەورەیەکی تر لە سەرمایە گوزاری ساز بنەوە دنیا بەپێی بەرژەوەندی و تەقسیماتی هێز و قودرەتی خۆیان ڕێکخەنەوە تا چرخەکانی سەرمایان بگوزەرێ ئەگەر ئێران ئەم کارە ڕوودا لە ئێستاە کە معلوم نییە ئالتەرناتیڤی ئەوان چییە معلومە ئەگەر چاو لە ئۆپۆزیسیۆن بڕواین بە ڕۆژنی بۆمان دەرەکەوێکە مەسەلەی ئەمریکا و ئیسرائیل بە پلەی یەکەم ئەوەیە کە داهاتووی و ئەلتەرناتیڤی بورژوایی و ئیمپریالیستی دڵخوازی خۆیان لە ئێرانە ئامادە نیە شاخوازەکان ئەزانین کە خەڵکی ئێران خۆیان لە دژی شاخوازەکان ڕاپەڕیون و حکوومەتی شایان ڕوخان و ئێستا چۆن ئەتوانن لەمە ئەلتەرناتیڤێدا تافشن و بیقەبڵێن بەسەر خەڵکی ئێرانە لانی سونە و لیبراڵەکان و هەر یەک لەوانە بە قورگ و بە زەهنی خەڵکی شۆڕژگێری ئێرانە ناچێکە لە کۆمەلگایەکە 3 جار شۆڕش تیار ڕوویاوە کە شۆڕشی ژینا ئەمینی و هوشیاریە کە خەڵکی کرێکار و زەحمەتچێ ژنان و لاوان هەیەە پێم وایە
بەرگە ناگرێ هیچ حکوومەتێک ئەگەر بەو شێوە لە لەرزۆکەی کە نمونونەکەی لە عێراقادایان تاشی و ئێستا ئەوەی لە سووریا ئایانەدا تاشن ئەوە جێگای قبول و مەقبولیەتی خەڵکی ئێران نییە بۆیە بە بڕای من ترامپ بە پلەی یەکەم لە اعتراضات و ناڕزایەتی و جوڵانەوەیکی شۆڕژێرانی خەڵکی ئێرانە ترسێ ئەگەر بەبییرتان بێنمەوە لە سەردەمی شۆشی لە ڕاپەڕین و جۆش و خۆشی ژینە ئەمینیە هیچ وەزارەتێکی ناوخۆ هیچ سەرۆکۆمارێکی ئەمریکا و ئەوروپا نەما خۆیان بە قەزەی ژنی ئێرانە هەڵنەواسن و خۆیان بەلایەنگری خەڵکی ئێران ڕنگ نەکەن و پەردە لە خۆیانەوە نەئاڵێنن کەوایە ئەوە معلومە کە بزوتنەوەی و شۆڕژێرانە و چینی کرێکار لە ئێران گەورەترین کۆسپی بەردەم ئەوەیە کە ئەگەر ئەمریکا بۆی زامن نەبێ حکوومەتێکگەیەنێت خەڵکەوە نێرێتە ماڵەوە بە دڵنیاییەوە دەست بۆ ئەو بەرنامەیە نانێ لە ڕووی ئامانج و بەرنامەی دوورمەوداوە بە دڵنیاییەوە ئەوە هەدەفێکی ئەمریکا و ئیسرائیلە بەڵام ئەوەی کەوتم قۆرتێک لە بەردەمیانایە یەکێک تەبیعەت و سروشتی کۆمەلگای ئێرانە جوڵانەوەیکی ناڕزایەتی و خەباتێکە کە لە ئێرانە بەڕێوەیە کە من پێم وایە گەر ئەم بەڵای شەڕ و کوشتار و هەڕەشەی میلیتاریستیە کە دەستی کۆماری ئیسلامی ئێرانی بەسەر خەڵکەوە درێژ کردووە نەمێنێ من پێم وایە جمهوری ئیسلامی لە ماوەیەکی کەمە بە ئەتراز و ناڕزایەتی خەڵکەکەوێتە بەردەم حەملە و ڕوخانێکی یەکجاریەوە هەر لە ئیدامەی ئەم دوا دێڕێتەوە لێرەدا پرسیارێک هاتووە گریمانەیەک ئەگەر هاتوو کۆماری ئیسلامی ڕووخاوە کوردستانی عێراقی لێدەت کە دوو بنەماڵی گەندەڵ وەگیکێتی و پارتی حکوم بکەن بەسەریدا دیارە گریمانێکی بڕێکراوانە بەڵام ئەگەر لەسەر ئەمە سەرنجەکان ئەوە پەیوەندی بە بڕای من بە ڕۆڵی ناسیۆنالیزمی کورد و ڕەوتەکانیەوە هەیە ئێمە دەبینین کە لە سەردەمێکا کە ئیسرائیل لەو ڕۆژانەی کە هێرشەکانی بۆ سەر ئێران دەست پێ کرد ئەوە سیاسەتی نابەرپرسیارانە و سیاسەتی منفعەتخوازی ئەحزابەکانی وەکو پژاک دیموکرات دەستە و تاقمەکانی عەبدوڵای موتەدی و ئەو گروپانەی کە بە ناوی کۆمەڵەوە لەوێ کارەکەن هەمویان بانگەوازی ئەویانە کرد کە چاویان بڕی بۆ سەرەوەی کە قەڵەشتەکانی نێوان ئەمریکا و ئیسرائیل و دەوڵەتانی ڕۆژئاوا لەگەڵ حکوومەتی ئێرانە قوڵتر بێتەوە وە شەرتا و ئاسە بڕوا بڕوو خێوتا ئەو کاتێ ئەوان بەدەسەڵات دەگەن و تەجروبەی کوردستانی عێراق لەوێ دووبارەکەنەوە بە بڕای من ئەو شتێک کە مانەعە کۆمۆنیستەکان و خەڵکی کرێکار و چینی کرێکاری کوردستانە بە تایبەتی ئێستا خەبات لە کوردستانی ئێران وە کوردستانی عێراق نییە ئیدغام و ئەنتیگرێتێ لەگەڵ خەباتێکی سەراسەری چینی کرێکارە جوڵانەوەی ژینە ئەمینی نیشانیدا کە جوڵانەوەیکی کوردستانی نییە جوڵانەوەیەکی سەراسەری ئێران بوو بۆ گێڕانەوەی حەق و ماف و ئازادیەکانی ژن لە سەراسەری ئێرانە لە دژی سیستەم و دەسەڵاتێک بوو ئەو جوڵانەوەیە ڕوخسارێکی قەومی نەمەزهبی پێوە بوو من پێم وایە بزوتنەوەی شۆڕژگێران لە کوردستانی ئێران بە تایبەتی دوای شۆڕشی ساڵی 79 کۆمونیزم سنەتێکە کۆمونیزم بەرەیەکە کۆمونیزم قدرەتێکە کە ئەتوانێت بەر بەم سیناریۆیانە بگرێ و بۆ ئەحزابی ناسیۆنالیست لە کوردستانی ئێرانە هێندە ئاسان نییە کە بتوانن ئەو تەجروبەیە دووبارەکەنەوە کە لە کوردستانی عێراق پێک بێ من پێم وایە بە تایبەتیش خودی ئەوەی کە تەجروبەی تاڵانچی و مافیاگەری یەکێتی و پارتی و ئەحزابی ناسیۆنالیستی کورد و ئەو کارانە ئەو فیدرالیزمە قەومی کە لە عێراقا پێیان گەیشتووە لەو حقیقەتە گەیشتون کە ئەگەر ئەو شتێک کاڵێ ئەگەر کورد بێتە سەر دەسەڵات بە مافی خۆیەگا شتێکی تر نییە غەیری ئەوەی کە چینی سەرمایەدار و دەستە و پەیوەند و سەرانی ئەحزابی ناسیۆنالیستی کورد بەدەسەڵاتەگا ئەجینا مافەکان مافی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستانی ئێران شتێکی جیاواز نییە لە ماف و ئازادیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی سەراسەری ئێران بۆیە من پێم وایە زۆر ئاسان نییە ئەو ئەزمونە لە ڕوانگەی خەباتی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانی ئێران و ڕابردوو و مێژوویەکی درەخشانی کۆمونیزم کە لەم کۆمەلگای هەبووە بە سادەی ئەم کاریان بۆ بچێتە سەر من پێم وایە ئەم مەلەفەکراوەیە لە بەردەم چینی کرێکار لە سەراسەری ئێران و لە کوردستانی ئێراندا وە هوشیارێکی چینایەتی باڵاتر خەباتێکی چینایەتی باڵاتر هەیە کە سادە نییە بە بیت و بالۆرە و
پروپاگەندەی ڕەوتە ناسیۆنالیستەکان بە تایبەتی ئەوانەی کە لە کوردستانی ئێرانە خەریکی سینارۆ سازکردنن. ئەوەش بڵێم خۆ ئێستا ئەوان دوای ڕاوەسانی ئەم شەڕە و پێشتریش بەردەوام چاویان لەوە بووە کە لەگەڵ جمهوری ئیسلامیان ڕێبکەون. ئەم سیاسەتیان بەردەوام کەوتۆتە بەردەم نەفرەت و تووڕێی خەڵکی کوردستان شارەکانی کوردستانی ئێران و ڕەتکراوەتەوە. ئەمێ بڵێم کە من پێم وایە ئایندەی کوردستانی ئێران و ئەو سیناروی کە ناسیۆنالیستە کوردەکان ئەیانەوێ بەوەی کە لە ڕێگای ڕۆکێت و بۆمبارانەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە بە قودرەت بگەن کارێکی سادە نییە و خەڵکی کوردستانی ئێران زۆرەوە هوشیارترە. ئەگەرچی لە شێوەی بە قسەکانی خۆتە هات کە تەواو ئەم جەنگە کۆتایی نەهاتوە و ڕەنگە دوای سەرڕۆیەکی تری نەتەنیاهۆ دەورانێکی تر دەست پێ بکاتەوە، بەڵام ئەم پرسیارەی بینەریش ڕاستە خۆ ئاراستەی ئێوە بکەم کە دەڵێت ئەم جەنگە ئێستا بە یەکجاری کۆتایی هاتووە، ئەوەی کە ترامپ ئاگر بەستی ڕاگەیاندووە و پابەت بوون پێوەی جەنگ کۆتایی هەولانی کەم ئەم دەورەیە. من وتم لە قسەکانی پێشوما ئەم شەڕە بەکردەوە ئێستا ڕاوەستاوە، بەڵام فەزای جەنگی وەکو باسم کرد هەتا ئەو فاکتۆرانی کە ئەم جەنگەی کردە زەرورەت و ویستی دەوڵەتانی ئیسرائیل و ئەمریکا و پشتیوانی ئەمریکا لە شوێنی خۆی ماوە. بە بڕای من تا قەزەی فەلەستین مێنەم جارەش تاکی دەکەم تا ئەو کوشت و کوشتاری ناتانیاهۆ بۆ سەر غەزە ببێ، هەتا ئەمەش فرسەت کا ببێتە بەهانە و پاسایە بۆ سەرهەڵدانی دەستە و تاقمی تروریستی ئیسلامی و قەومی لە ناوچەکەیە، هەتاکو ئەمریکا بەو هێزە سەربازیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بمێنێ. بە بڕای من مەسەلەی یەکجارەکی دوورخستنەوەی کاریگەری و ئەگەری شەڕ لەسەر ژیانی جیهان و ناوچەکە لە شوێنی خۆی باقیە. ئاشتی پایەدار، ڕێکەوتنی پایەدار تەنها بە خەباتی یەکگرتووانەی چینی کرێکاری ناوچەکە و بە خەباتی شۆڕژگێرانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە جیهان و لە ناوچەکە بە تایبەتی لە ئێرانە و لە ئیسرائیلە لە دژی ئەم دوو دەوڵەتە و هێنانە خوارەوەی ئەم دەسەڵاتانە و دامەزانی دەسەڵاتدارێتیە کە ئیداری ئوموری کۆمەلگا بە نوێنەرانی شوراکان و خەڵک بسپێرێ ممکنە. هاوپشتی و یەکگرتووی و هاوخەباتی و هاوچارەنووسی خەڵکی کرێکار و ناوچەکە و ڕادیکالیزم و ئازادیخوازی و سکولاریزمێک و جوڵانەوەی ژنان و کرێکاران و لاوان بۆ کۆتایی هێنان بە سەرمایەداری و دەسەڵاتەکانی لە ناوچەکەیە ئەتوانێت سەرنجام کۆمەلگا و ژیانێکی ئارام و دوور لە شەڕ و کوشتار و ئەگەری کاولکاری ئەتوانێت بێنێتەکایەوە. هەفتەی پێشوو لە کۆتاییدا ئێوە پەیامتاندا بە خەڵکی کوردستان وتان کە ئەم جەنگە نابێت ناڕەزایەتیەکان و خەباتی خۆیانیان لەبیر بچێت. ئێستا دەڵێن چی دوایەوەی کە ئەمڕۆ سەرۆکی هەرێم سوپاسی خەڵکی کرد بۆ خۆڕاگیریان بێ ڕای نەبوونی موچە و هەموو ئەو کەم و کورتێکە بووە؟ بە بڕای من ئەو قسانەی ئێمە بەڕاست دەرچوو وتمان ئەگەر ئەم شەڕە چەکێکە بۆی کە بەدەست دەسەڵاتەوە خەڵک ڕاکێشێ و دوورکەوێتەوە لە داخوازی و ناڕەزایەتیەکانی کە چەندین ساڵی خەی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی گرتووە. بەڵام ئێمە بینیمان ئێستا هەر ڕاستەوخۆ بە دوای یەکەم ڕۆژی ڕاوەستانی شەڕی ئەمریکا و ئیسرائیل لە دژی خەڵکی ئێران بینیمان یەکسەر بانگەواز بۆ خۆپشاندان و ناڕەزایەتی بۆ داخوازی موچە لەلایەن مامۆسایانی ناڕازیەوە هاتە سەر شاشەی تەلەڤیزۆن و لە کەناڵەکانی میدیاوە بڵاو کرایەوە. خودی ئەوەی کە ئەنجومەنی ئەمنی شاری سلێمانی ڕایگەیان کە نابێ ئەو خۆپشاندانە بکرێ و ڕاستەوخۆ کەوتە پەلاماردان و گرتنی ژمارەیەک لە هەڵسوڕاوان و ڕابەرانی ناڕەزایەتیەکان، ئەوە پێمانەڵێ کە حقیقەتی ئەوەیە کە ئەگەر بەڵای شەڕ لەسەر خەڵک لاچێ، ئەگەر خەڵک لە ترسی کاولکاری و هەڵاتن و بردومان و گیانی خۆیان دوورکەونەوە، من پێم وایە ڕەوتی خەباتی چینایەتی لە کوردستانی عێراق ئەم جارە بە تەوژمێکی خێراتر بە توانایەکی زیاتر و ڕێکخراوتر ڕۆشنتر و بە ئاسۆیەکی شۆڕژگێرانە و ڕادیکالترەوە پێدەنێتە مەیدانەوە و یەخەی دەسەڵاتدارانەگرێ. بە تایبەتی ئێستا دەزانین کە قەیرانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا تا دێ قوڵترە بێتەوە. کاریگەری
دۆخی ناوچەکە لەسەر ناوخۆی عێراق ریزی ئەحزابە شیعەکانوی لەسەرێک لە ناوخۆیانە لێک درازاندووە لەسەرێکی تریشەوە ناکۆچی نێوان دەستە و تاقمی سونە و شیعە و ناسیۆنیزمی کوردی لەبەر یەک ترازاندووە ئەوە تا چەند مانگە حکوومەتی هەرێم یەکێتی و پارتی ناتوان کابینەی تازە دروستکەن و مەسەلەی نەوت و ناردنەدەرەوەی نەوت لە شوێنی خۆی ڕاگیراوە من پێم وایە ئەمانە فرسەتێکی گونجاوە کاتەوە بۆی خەڵک بە تەوژمێکی زیاترەوە بێتە مەیدان هەر لەم فرسەتەدا من ئەمێ پەیام بە خەڵکی کوردستان بەم کە نابێ لەم پەلامار و هێرشانە لەم پەلامار و هێرشەی هێزەکانی یەکێتی نیشتیمانی بۆ سەر هەڵسوڕاوانی مامۆستایان و ناڕەزایەتیەکان بێدەنگ بن بە پێچوانەوە دەبێ بە ئاگایی و شیاریەکی زیاترەوە پێ بنێنە مەیدانەوە لە دەوری داخواسی ڕۆشن ریزەکانی خۆیان یەکگرتو و ڕێکخراو بکەن و خێزانی خوێندکاران مامۆستایان کاسبکاران موچە خۆران خانە نشینان دانەمەزراوی دەرچووی زانکۆکانی پزیشکی پەروەردە هەموو بوارەکانی تر پێویستە دەستەکانی ناڕەزایەتی لە شوێنی کار و ژیان پێک بێنن ریزەکانی خۆیان یەکخەن و یەک ڕابەری سەراسەری بە وەکو جوڵانەوەیکی سربەخۆی چینایەتی بەرامبەر بەم دەسەڵاتە پێ بنێنە مەیدانەوە حکوومەتی هەرێم چاکسازی هەڵناگرێت چاوەڕوانی لە هەڵبژاردن و لەوەی کە ئەمانە بە خەڵک چاوەڕێکا کەی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغار ڕێگای هاتوو چۆی لیژنەکانیانەوە ڕێیەکەون چارەسەر نییە خەڵک هەموو ئەمانەی تاقی کردوەوە تەنها یەک ڕێگا لە بەردەمی خەڵکاماوە کە ئەویش تونکردنەوەی هێز و توانە و هێنانی بزوتنەوەی داخواسیەکانی کیفراوانی جەماوەریە بۆ نان و کار و ئازادی و مەعیشەت و مافەکانی ژنان و بێکارانە ئەمە ئەتوانێت لێشا و شەپۆلێ دروستکە کە ئایندەی کۆمەلگای کوردستان لە پاکردنەوەی دەسەڵاتی مافیا و بنەماڵەی تاڵەبانی و بەرزانی بێنێتە پێشەوە و مەسیری کۆمەلگا بخاتە دەست نوێنەرانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ڕێکخراو لە شوراکانی خۆیانە و دەسەڵاتی خۆیان دامەزێن و بۆ جۆرەی کە خۆیان پێویستیان و خۆیان دەخوازن دەست بە کۆنتترۆلی داهات و سامانی ئەو کۆمەلگایە بکەن و بخەنە خزمەتی ژیان و گوزەرانی خۆیانەوە پێم وایە ئەماتوانێت نەکار مەسەلەی موچە ژیانێکی خۆشگوزەران و ئاسوودە دەتوانێت بۆ سەراسەری دانیشتوانی کوردستان زامن بکە. خەسرە وسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس بۆ ئێوە ماندوو نەبن. زۆر سپاس. عزیزان هوشانێکی کورت و پاشان بەردەوام دەبین لەگەڵتاندا لەگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی عزیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش لە ڕابەری حیزبی حکمەتی سقەتی ڕسمی خالیدی حاجی مەحمودمان لەگەڵدایە. خالیدی حاج محەممەدی ئێوە باش و سپاس کە ئەمجارەش لەگەڵمانیت. سڵاتان عرزەکەم و زۆر سپاس ئێوە و بینەران و بیسەرەندانەکەم. ئێمە دەڕۆژبەر لە ئێستا چاوپێکەوتنێکی ترمان کرد بەڵام لەم ماوەکەمەدا زۆر شت ڕوویدا ئەوە بوو هەم ئەمریکا دەخالەتی کرد هێرشی ڕاستەوخۆ کردە سەر ئێرانەوە دواتریش ئاگربەست بەرقەرار بوو. ئەگەر لە ئێوەش بپرسم چی وای کرد ئەمریکا بێتە ناو مەیدانی جەنگەکە و هەروەها خۆشی بێتە باحیسەوەی کە کۆتایی بێت؟ ئەگەر ئیشتبانەکەم جاری پێشتریش من ئەم کارە ئەمەم وت کە ئەم شەڕەکە ئیسرائیل خەهانی بوو بەڕاستی حەساوی غەڵەتیان کرد لەسەر هەم توانایی خۆیان هەم توانایی هاوکارەکانیان لە ئێرانە و هەم توانایی جمهوری ئیسلامی بەو هەدفەی کە هەرێکیان بۆ نەگەیشتن و وەختێ بەو هەدەفە نەگەیشتن ئیسرائیل بە تەنیا بەرگەی ئەوەی ناگرت شەڕێکی توولانی مدەت لەگەڵ ئێرانە ئێدامە بە ترامپیش هەرێکی بوو بە دنیا بێژێ پاڵەوانە مەیانە و ئەو جۆرەی کەم نێژم دنیا و جۆراچێتە پێشەوە
وایە زانی بە حملەیەک بە ئێران و لە تەماتێ لە ئێران وەزیەت ئیسرائیل قەرەبووە کاتەوە و ئەوە کاکە ئیسا کردیەتی دەرنەتیجە بۆ هەر کەسێک ئەم ماوانە وەکولەن وەزیەت ئەم منتەقەی دنبال کردبێ زۆر ڕۆشنە وەختێ ئیسرائیل بە ئەهدافەکەی نەگەی حمڵەی ئەمریکا بە ئێران بۆ قەرەبووکردنەوەی نەگەیشتن ئیسرائیل بەو ئامانجەیە کە خۆیان ئالامیان کردبوو فکرەکەم مەسەلەی ئەگەر لێرەدا ڕاتگرم ئامانجەکە باس لە کرابوو لە مەسەلەی چەکی ئەتۆمی ئێران و ترامپ وتی کە 3 هێرشی گەورە کراوە بۆ ژێر زەوی و ئەم ئامانجەی پێکراوە و ئێران زۆر پاشەکشەی پێکراوە لە مەسەلەی ئەتۆمیە بۆچی بە ئامانجەکەیان نەگەیشتون من باس ئەتۆمیەکەم هیچ نەوتە لەسەرەوە حتممە قساکەم باس ئەوم کرد ئیسرائیل دای نابوو ئیسرائیل و ئەمریکا دای نابوو بە کۆمەک بڕێک لە ئۆپۆزیسیۆن ئێران لە جملە پەلەویچیەکان بێنە سەر کار و دەوڵەتە ڕوخێت و حملەیەکەکەن و هەموو شتێ جێبەجێ بێ و نەخشەی ئەوانە چێتە پێشەوە و ڕژیم چینجێکە بێ خوب ئەمە موافق نەبوو ده ڕۆژ ئیدامەی پێیا کرد ئیسرائیل خۆی هاتە پایەوەی کە بەکەڕات مەسئولینیان بانیان کردم شەڕا بە تەنیایی بە ئێمە ناچێتە پێشەوە داوای دەخاڵەت لە ئەمریکایان کرد من لەسەر ئەتومیەکەی ئەوەی کە چەندێک ئەمەی کە ترامپ و نەتانیاهۆ باسیەکەن کە بە ئەهداف خۆیان گەیشتن و ئەتۆمیتەوە بوو هیچ منبعێکی موەسەقی تر جیا لە تەرەفینە کە لەم شەڕان کە فکر ناکەم جێی باوەڕ بن هیچ کامێکیان هەتا جمهوری ئیسلامیش ئەویش وانەژێ وەلێ ئەوەی کە ئاژانس ئەتۆمی ئەوەی کە گڕۆسی باسیەکە ئەوەی کە متەخەسین باسیەکەن ئەو ئیدعانەی کە ترامپ باسیەکە خۆ ئەو جۆرەی کە ئەمان باسیەکەن واقعی نییە زمنەن ئەوە بێژم بەڕاستی ئەم شەڕە ڕەتی بە ئەتۆمی نەبوو ئەتۆمی بەهانەیەک بوو بەدەست ئەمریکاوە بەدەست دەوڵەتە غەربیەکانەوە بەدەست هەمویان و شتێک جدید نییە ئیسرائیل شەڕگەرەك بوو لە منتەقە خۆی بە ئامانجەکان خۆی نەگەیشت بوو لە بۆمبەستا بوو ئیسرائیل 20 مانگ مردم فلسطینی بەناو مبارزە لەگەڵ حەماس قەتڵ و عام کرد لە منتەقەیەکی چکۆلا ئیسێشی هێشتا نەیتوانێت کول منتەقەکەی گرێت لە دنیا مورد نفرەتە شەڕی هەرەک بوو شەڕێکە ئەمریکای تێوە بلچێنێەوە بەڕاستی نەتەنیاهۆ معماری خاصی کرد و واقعەن ئەو ترامپی متقاعد کرد کە حملەکەین بە ئێران فەوری ئێران و باڵای ئێران تێشکێەوە بەم نەقشەی شۆچوونە بەرەوە باڵای ئێرانیش لە تەمات گەورەی خوا وەلێ ئەوەی کە دەنەچەند ئەتۆمی بەهانەیە ئیسرائیل خۆی ئەتۆمی ئەسلحەی ئەتۆمی هەیە بۆمب ئەتۆمی تەولید کردە ئیجازە بە هیچ مەرجەعێکیش هیچ کەس ئیجازەی نییە چێ بازدید کا لە ئیسرائیل تا هیچ قوانینێ نییە دەنشە ئەمە کارتێکە کایی پێکەن علیڕەغمەوەی کە ئاژانس بینەلملەلی ئەتۆمی بەکەڕات باسی کردە ئێران تەلاشێ بۆ تەولید ئەسلحەی ئەتۆمی ناکە دەنشە ئەمە بەهانەیە ئیسرائیل هەتاوەکو ئەو ئاستە بڕات کە کۆماری ئیسلامی لە دەسەڵات نەمێنێ ئەخر مش ئەمە پەدیدەیەکە ئەمە لایە لە قەزیە لایە قەزیەکەی ترەوە ئایا ئیسرائیل تا ئەو وەختە خۆی توانێت ئیدامە باخۆی بەسەر چۆک خۆی بوێسێت تا ئەو تەر بڕۆخێنێ ئەمە ئارەزوویەکە کە زۆر کەسەیانە من فکر ناکەم جمهوری ئیسلامی بەڕاستی نیرویە کە توانێت جمهوری ئیسلامی بڕۆخێنێ و تا مەرز ناژم تا مەرز ڕۆخانن وەلێ جمهوری ئیسلامی فەلج کرد خەڵک ئێران بوو حملەی ئیسرائیل و بۆمباران جمهوری ئیسلامی ناڕۆخێنێ ئەمە لە 1000 شوێنی تر ثابت بوو ئیسرائیل خۆی لەم مەوقعێتانیە ئیسرائیل لەگەڵ لە سەر خەرمانێ ئاگر لە قین و نفرەت و تووڕەیی نەفقەت لە فەلەستینە لە کول منتەقە و دنیا دانیشتە دەمەچە ئیسرائیل ئەتوانێت ئەمە ئیدامە با تا ئێرانە ڕوخێنێ کە چی ئاخر ئیسرائیل خۆ 10 ڕۆژ شەڕی کردە 1000 جار ئەوان شەڕیان کرد ئەوان داوای شەڕیان ڕاوەستان فکر ناکەم ئەگە مەوقعێتی خاسیان بۆیە شەڕیان ڕاوەستان ڕاستیەکەی دەرنەتە ئەمەی کە ئیسرائیل مدعیەتی یا ئەوەی کە ئارزوو ئیسرائیلە خۆ ئارزوو ئیسرائیلەوەی خاوەرمیانەی گەورە بە محوەریەت ئیسرائیل تەمین کە بەشێ لەم نەقشانەی ئەمەیە ئێرانمانە ئەلا سەر ڕێی ئەمەی خۆیان ئەبینێ هەر لەم مدەتا کوشتار لە فەلەستینە ئیدعا لە
لوبنانە حملە بە سووریا بە پێیەوەی ئیسرائیل باسیەکە زۆرێ لەم کشوەر عەرەبیانە کە ئیسرائیل نابێ بمێنن جز خاک ئەسڵی ئیسرائیلن خۆ بەمە نەخشە ئیسرائیلە ئەم نەخشە لەم دنیا ئەچێتە پێشەوە بە ئیسرائیل و ئەمریکا ئەمە ئیسە 50 ساڵ ئەمە نییە ئەمریکا موقعیت جارانی نەما ئیسرائیلیش بە تۆر واقعیەکەی ئەم ماجرای کە خۆیان خولقانیان چاڵێکە خۆیان کەندیان مستقل لەوەی کە چەندێن لەتمەی لە خەڵک یا لە جمهوری ئیسلامیدا لە خەڵک هەم لە ئیسرائیل هەم لە ئێرانە و چەندێک ترس و لەرزی هاودە سەر منتەقەکەەوە وڵێ ئەم ئۆبوهەتەی کە ئیسرائیل نیرویە کە شکست ناخوا گومبەد ئاهەنینەکەی یا ئەم حفاظە ئاسمانی هەیەی بۆ هیچ کە هەموو شتێک ئەگرێ هیچ کشوەرە دەرەقەتی نایە ئەمە بۆ خۆشیان شکا دەرنەچە فکر ناکەم فکرەکەم ئیسرائیل هەم لەبار سیاسی و وەک دەوڵەتێکە شەڕفرۆشە هەم لەبار نظامی شۆشی چێ بە قەزانج ئیسرائیل نەگەڕا مستقل لەوەی کە ئەم بمبانەی کە 30 تۆن بمبیاندا لە 3 مرکز ئەتۆمی ئێران خوب ئێران ژێ من خاڵیم کە دەبەلاوەی چتیانە بووە لە تەماتیشی وانە خواردە ترامپ شێژە گشتم ئێران کردا من وان نازانم هیچ کام لەمانە ئەکرێ باوەڕ پێکراو بێت 30 تۆن بۆمب خەیتە هەر شوێنێ حتمما لە تەمات گەورەە بۆ لێ چەنێ و چۆنەکەی نازانم بەڵ پرسیارێکی سەرنجڕاکێش هاتووە کە دەڵێت ئێران کۆماری ئیسلامی گورزی گەورەی بەرکەوتووە ئایا ئەمە دەرفەتی شۆڕش فراوان دەکاتەوە دوای ئەوەی کە ئەم پاشەکشەی کە بەسەریدا سەپێنراوە گۆرزی گەورە ئەگە ئەم بمباران شتە بێ خۆب هەردووچیان بەریان کەوتە بەڕاستی ئەم ئیسرائیل بەری کردە هەم ئێران بەڵام بەڕاستی ئەگە بمباران ڕێژێک لە فەرماندەکان فەرماندەکان من فکر ناکەم دەوڵەتێ بە تعدادە لە فەرماندەکانی خوب بۆ گشتی جێگیر کرد و شەڕەکەشی ئیدامەدا وەلێ لەمەی بگوزەرە وەلێ وا نازانم هیچ گورز گەورەیەکە بە بمباران و بە وێرانی مەملەکەتێ ژێرساخت اقتصادی بە ئاوارەکردن خەڵک بە ترس و وحشت ئیجادکردن فکر ناکەم هیچ زەمینەیە ئامادەکە بۆ ئەوەی کە تەحەوڵاتێ لە خوارەوە بەو معنای کە خەڵک بێنەمەیان و شتێکیان بەدەستکەوێ ئەمە ئیجاد ناکردیە ممکنە ئیتفاقات وەک سووریەکەوێ کە فکرکەم ئێران لەوە دوورە وەلێ ممکنە لیبی ئیجاد بێ بەڵام هیچ کام لەمانە تەحەوڵ لە خوارەوە نییە سووریا چەندین ساڵ شەڕ بوو چەند سە هەزار نەفەر کوژیا و خەڵکەکەی نابود کردە هەر بەم شێوە ئەفغانستان چەندین ساڵ شەڕ بوو تەنانەت ئیشغاڵیش کردە بەڕاستی ئەم جۆرە حەمەڵاتانە بمباران و لەشکەرکێشەی ئەوش بەسەر دەوڵەتایەکەوە کە خۆیان هەزار بەرابەر دەوڵەتێکە مەورد حەملە قەرارگرێ جەنایەتکارن لە 50 ساڵ گذەشتە هەرچی شەڕی دنیاە ئەمریکا لە ڕاستیا بووە و بە خەڵکی فرۆشتە و چەند کشوەری وێران بۆ عراق دانێکیانە کە ئێوە خۆتان تایە بوون سووریە یەکێتی لیبی یەکێتی فەلەستینە ئەوە چەند کشوەر ئەفریقایی هەرم بەڵە لە کام لەمانە بووە بە باعیسەوە لابد خۆ بمبارانەکەی ڕژیمە مەرکەزیەکەشی زەعیفە بێ کام لەمانە بووە بە باعیسەوە بە بمباران و کوشتار خەڵک بە ماڵوێرانیە کە ئیجاد دەبێ خەڵک هەستن و ئینقلاب بکەن دەوڵەت بڕوخێن و بە شتێگەن ممکنە جەماعەتێت چوزانم وەک ئەمانەی کە وەک مختەدا سەدرهای کە لە عێراقا مسلح بوون یا وەک ئەم جەریاناتەی کە ئەرتەش ئازاد سووریان پێود لە داعش و ئەلنەسر و دەیان گروهی واقعان بنیام کوشی تیا بوو و غەرب و ئەمریکا وەک نیرویە کە قەرار بوو سووریا ئازادکەن ئەوان مسلحیان کرد ممکنە ئەگەی ئێران بە هەم خوا ئەگەر لە ئەسەر حملەی نظامی و کوشتار و فلان وانە باڵای جمهوری ئیسلامی بەهەمخوا من فکر ناکەم ئەو خەڵکە فەقیرێک کە بمباران کردیان و ماڵوێران ئەوانە دێنێ انقلابەکەن سعیەکەن خۆیان شاردنەوە تیانە چەند برسینە بن لە برسانە مرن ولی حتمما بڕێ هەلپەرست کە لەو شەڕا لە لایەنێکە وێستان ممکنە سعیکەن شتێخن لە سەر شان خەڵک هەرو جۆرەی کە لە شوێنەکان لە عێراقە کردیان عێراق خۆ زۆر نمونونەکەی بەرجەسەیە ولی خەڵکی عێراق بەڕاستی بە هیچ شتێک نەگەیشتن فکر ناکەم ئێران ئەگەم ئیتفاقەکەوێ وازانم ئەو تەواحشا ئەو کوشت و کوشتار و ماڵوێرانیە لە عێراقا کەوت لە مقابل ئەوەی عێراقا ئەمەی ئێران ئەوەی ئێرانە ئەمەی عێراق بەڕاستی زۆر چکۆلا بێ ئەگە تاوە مەرحەلەگەن ولی وا نازانم بەڕاستی بە ئیسرائیل ئەمە ناکردی هەر شتێک کردیە ئەمریکاش بۆچی ئەوەی کە عێراق ڕۆی یا زۆر پچکۆلە ئەوێ لە چاو ئەوەی ئێرانە
فکرەکەم ئەوەی کە لە عێراق کریا چکۆلا لێ لە پای ئەوەی ئێرانە بۆەوەی ئێران 90 ملیۆن نەفەر جەمعیەتی هەیە یەکێک لە کشوەرهای گەورەی دنیاە بعد مەملەکەتە سەنعەتیە دەوڵەتێک قدرەتمەندتر و قەویتری بەنسبەت سەدام حوسێن هەیە و بە ئیزافەیەوەی کە بنەخەرە لەبار لە زۆر شتۆم وڵاتێکی پڕ ئیمکانتر پڕ هینترە بۆ ئەوەی کە لە ئێرانە تاوجێ کە من زان لە حملەیە کە کردیان 850 نەفەریان کوشت لە شەڕی ئەمریکا حملەی ئەمریکا و لەو ماوەشە زۆرێتر مناڵ و توزانم ئەمانە و برسیەتی و محاسرەی اقتصادی و ئۆرانیۆمی ڕقیق شدە کە لە بمبارانی عێراقا بەکاریان بەر زۆر کەستیا چوو وەلێ فکرەکەم ئەمە بۆ ئێرانکەن ممکنە 8 ملیۆن نەفەر کوژریە جەمعیەت تاران وەک پایتەختەکەی بەنسبەت ئەو کات کە حملەیان کرد بە عێراق تۆزێ لە جەمعیەتەکەی عێراق چکۆلەترە فەرقیەوەیە دروستە هیوادارینەوە ڕۆژگارانە نەبینین بەڵام پرسیارێکی سەرنجڕاکێشتری بینەر ئەم پێشێوەی کە ئێوە ئاماژەتان بە کۆماری ئیسلامی کردبوو کەواتە چۆنە بە ئاگربەست ڕازی بوو کۆماری ئیسلامی من نەموت ئێران باڵادەسی هەیە منوتم ئەوەی کە ئێران خۆ حملەی بە شوێ نەکردە ئێران بەڕاستی بەدەست خەڵک ئێرانەوە گیری کردە ئێران لە ئیسرائیل ناترسێت دشمن ئیسرائیل ئێران بەڕاستی ئیسرائیل نییە ئەوەی کە نەگەرانی ئێمەیە اتفاقاً ئەم شەڕی کە ئیسرائیل و ئەمریکا بە ئێرانیان فرۆش بە ئێرانیان فرۆش چون ئێران خەهانەمە نەبوو لە تەماتەکەی خەڵکی ئێرانەی خوا و فکرەکەم ئەم کارە کەسیفە ئەمان کردیان بە تۆر واقعیەکەی زۆرترین زەرەری لەو خەڵکەدا کە جمهوری ئیسلامی بەدەستی و هەراسان بوو مبارزەی ئەم خەڵکە اعتراض ئەم خەڵکەی خستە پراوێزەوە بەنسبەت شەڕ بەنسبەت ئیسرائیل و تەبلیغاتی زۆریش بوو لەسەرەوەی کە دەنێت بەحس منەوە نییە باڵا دەست یا ئیسرائیل بەو شوێنە نەگەی ئیسرائیل بۆ شوێنە نەگوو بەڕاستی ئاتەش بەسەکەش ئاگر بەسەکەش کە ئیسەکردیانە ئەوەی کە حملەی پێکردە و تێ من ئاگر بەسەکەم ئەمی تریش کە ئێژە خان شەڕ نەبووم جا ئاگر بەسەکەی منیش ئیدامەی نام وەلێ ئاگر بەسی ڕسمیش یەشتا بە معنای کە شتێکیان ئیمزا کرد بێ قەرارداتێک لەبەر دوو دەوڵەتترە بڵەخەرە مفادەکەی معلوم بێ چوار بەندی بووی هەتا ئەمەش نەکریە ئەمریکا وتێتی ئەرێ ئیسرائیلی وتێتی ئێران وتێتی مادام ئێوەوە خۆ منیش حمڵە ناکەم دەنێشە بەحس ئەوە نییە کامیان کەسێک بە هەدەفێک کۆکاریکی کردە بە هەدەفەکەی بەراوردە نەبووە وەختی هەدەفەکەت بەراوردە ناکەی خۆ پشکای لە هەدەفەکە تایتر لێرە بەدواوە تەوەقوعەکەن ئەم ڕووداوانە بۆ کوێ هەنگاو هەڵگرێت لێرە بەدواوە ئەکرێت چاوەڕێی چی بین ڕاستەرەکە نە لەسەر ئەم تەوافقا کە ئێستا کردە ئەگەر بکریە ناوی تەوافق بنی یان ئاگر بەسەکە ئیسرائیل دەرخاستی کردەوە ئەمریکاش قبوڵی کردەوە ئەمیژوتێتی منیش نایکەم مادام ئێوەکەن لەسەر ئەم حەساو ناکریە حەقیقەتەرەکە چون هیچ معلوم نییە شتای متەناقضی تایە ئیسرائیل ناتوانێت وەلای ئیدامە شەڕەکەیەدا لە ئایندەشە فکرەکەمەوە ئیسرائیل بە شەڕ احتیاجەتی مانەوەی بەمە گیرە ئەگە بتوانێ وەلێ فکر ناکەم بەم زوانە ئیسرائیل بە دلیل ئەم تەجروبەی کە ئەم جارە بوویان بێتەوە پایان مەسەلا ڕاستیەکەی ئەوەی کە وەز منتەقا لە ژێر ئاگر و شەڕ و ئەمانە بەپارێزیە ڕاستیەکەی بەستەجی بە خەڵک منتەقەیە بەستەجی بە چوزانم اعتراضات لە خودی منتەقەیە کە ئێران پایە جدی بوو ئەم شەڕ لەتمەیدا لە اعتراضات مردم ئێران ئەم شەڕەت دەست جمهوری ئیسلامی باس کرد و ئیمڕۆ هەر لەم وەختەوە لێرەوە بەولاوە ئێران وەک دەوڵەتێکە ئێژێ ئیسرائیلم شکان مەجبورم کرد کشێتە دووەوە ئەو حمڵەی کرد مەجبورم کرد کشێتە دووە وەلێ فکرەکەمەوە دوای ئەمە تعرضاتی لەژێر ئەوەی کە پیرۆز بووم بۆ سەر خەڵکی ئێران هەزینەی نظامی سەرفکردن لەسەرەوەی کە دشمنم هەیە و حمڵم پێەکەن لە گیرفان خەڵک ئێران تعرض بۆ خەڵک و دەستگیری بەناو ئەوەی کە هاوکاری ئیسرائیلەکەن کە تەیفێکی زۆری گردا 700 نەفری تایسە ئێران بەناو هاوکاری لەگەڵ ئیسرائیل گردا چەندێکی هاوکار ئیسرائیل بوون خب نازانم بەڕاستی وەلێ ئەم تعرضات سەیزوو ڕۆژ بە نەزەر من هەر دەرزە دەستکەوتی لەگەڵ ئیسرائیلا بوێ ئەیکا بە سەکۆیە بۆ تعرض بە مردم ئێران بۆ دشمنە واقعیەکەی و بەم زاویەوە ترامپ و ئیسرائیلیش و
هاوکارەکانیشیان لەنا ئۆپۆزیسیۆن ئێرانە بەڕاستی گەورەترین لەتمەیان لە مردم ئێراندا کە جمهوری ئیسلامی بەدەستی و ئەی ناڵان و مردم منتەقە کرێکار لە منتەقە خەڵک زەحمەتکێش بۆیان ئفتخار بوو فەزای جامعی ئێران جۆرێکە بەم وەزعیەتە بڕواتە پێشەوە ممکنە تعین تەکلیفکە لەگەڵ جمهوری ئیسلامیە و ئەو شتانەی کە خەڵکەکە باسیەکەن ئازادیخانە و خەڵک سەمپاتی لە دنیا پێنیشانەدا ئەمەیان بە دەرەجێ لەتمە لێدا و ئەمە گەورەترین زەرەر بوو جیا لە جەنبەی ئینسانی ئەوانەی ئەم شەڕەکە کردیان. واتە پێچوانی زۆر بۆچوون ئەگەرچی زۆر بەڕۆشین لە قسەکانی خۆتا هەوڵان تاکید کەمەوە ئەم ڕووداوی 12 ڕۆژی ڕابردوو سەنگی جەماوەری ناڕازی ئێرانی لە بەرامبەر کۆماری ئیسلامیە بەهێزتر نەکردەوە وەکو لاواستری کردووە بەتەور قەد وایە بەتەور قەد ئەم ماجرا تەوەجو بە یەکشت کە ئێران مەورد تەعەڕض قەراریگرت یعنی لە نەزەر زێهن عمومی جامعە و دنیا و ئیسرائیل حمڵی کرد بە ئێران و ئەم ماجرا لە تەماتێکە ئێران خواردی لە حمڵەی ئیسرائیل و ئەمریکا تەیفێکی زۆر لە مخالفینی ئێران لە مخالفین جمهوری ئیسلامی کە ڕخیان لە جمهوری ئیسلامی بوو لەسەر ئەوە کە حمڵەمان پێکردە ئەمە مەملەکەتمانە ئەمە خاکمانە ئەمە ئاومانە ئەمە کشوەرمانە و خەیانەتمان پێکردە حمڵەمان پێکردە چوونە لای جمهوری ئیسلامی منزورمانیە بوون بە هەوادار جمهوری ئیسلامی بەڵام بۆ دفاع لە مەملەکەتەکەیان لە نەزەر خۆیانەوە لە ملەتەکەیان باز لە نەزەر خۆیانەوە چوونە پای جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی توانی تەیفێ زۆر هەم حکوومەتەکەی یەکدەستکاتەوە هەم تەیفێ لە مخالفان خۆی لە ئۆپۆزیسیۆنی ناسیۆنالیست ئێرانی ڕەزاپالەوی خۆ کەسێکی بە شوێنەوە نەما بەڕاستی ناسیۆنالیزم پایەدارتر ئێرانی کە غەربی بوو مخالف جمهوری ئیسلامی بوو دفاعەکە لە دفاع ئێران لە خۆی ئەژێ دەستی خۆش بوو وێسا لە مەملەکەتی دفاع کرد لە چوارچێوەی ئەرزی ئێران دفاعی کرد و ئەمانە بۆ جمهوری ئیسلامی وەزنە و هەر ئەوەی کە ئێران لە مقابل ئیسرائیل وێسا لە 100 مندقەکەشە ئێران زەعیف بوو لە منتەقە دوایە ماجرانی کە پێشات ناڕزایەتی لە لوبنانیش و لە عێراقیش و لە سووریەش لەسەر وجود ئێران لە منتەقە زۆر بوو ئەم ماجرا و ئەوەی کە ئیسرائیل وەک دەوڵەتێ منفور و جەنگ تەڵەب لە دنیا عەرەبە ئێران لیدا و لە نەزەر خەڵکۆ ئیسرائیل بالاخره لەتمەی خواردەوانیە لەتمەی جدی نەخوارد بێ سەمپاتی بەوەی کە ئێران شکر ئەم یەکێ پیا بوو لەم دنیا ئەم دەوڵەتە جەنایەتکارە کە بە هیچ کوێ ناوێسێت و جواو هیچ قانونە نایێتەوە نایە سەر جێی خۆی وەمە ئێعتبار بۆ ئێرانە ناو خەڵکێکە خوب ئاگاهنیە کابرا ڕق زد ئیسرائیلیە بە حەق زد ئیسرائیلیە خب ئێعتبار بۆ جمهوری ئیسلامی سێنێت من واقعا بەعید نازانم ئەگە ئەم پرۆسە وا کە دەستیان پێکرد جموجۆڵ جریانات ئیسلامی و تەقویەتیان لە منتەقە زۆرتر بێت و حزبوڵای ئەحساس نیروکە حەماس ئەحساس نیروکە گروههای ئیسلامی مدافع ئێران ئەحساس نیروکە لە تاریخ تا ئیسا جەنگ ئەعرابێ بووە کە 3 ڕۆژ بەرگەیان کرد ئێران بە ئەمریکا ئینیشۆ 12 ڕۆژ شەڕیان کرد ئاخرەکەی ئەوەی کە شەڕەکەی دەستی پێکرد هاتەتە بەڕێژێ من ئاتەش بەسەکەی وما اعتبار بو إيران مملكة لمنطقة كحفتا صال مردم فلسطين قتلوا عام كريا إيران ارتجاعية معلومة ارتجاعية واللي خلق خوش حالا لما زرا وأمن نيلوبو جمهورية إسلامية ومعلومة لتملأ جنبش كاكا بشعار آزادي جن برابري عدالة لإيران هاتوا ميان وهركز لم شرات شو بشت إسرائيليات شو بشت إيران لما جرا وبستون إيران براسي علي أم خلق بوكا نه طرفدار اسرائیل نه طرفدار ایران بلکو ایرانی به دشمن خوی زانی و ایرانی به چوک آورد بود اویش جنبش اعتراضیه بود که ایرانی و هم جنبش به بروای من لطمه خوار اما جرا لطمه لم جنبش ده برعکس اوانی که طرفدار اسرائیل بون لاپوزیسیون چون لسر شر اسرائیل حسابیانه کرد پیان و بو خب با قدرت لسر بمباران ایران لسر بومکان ایران چون ایران اون قدرت خب او فکر ناکم خلک لجر بمباران ام آواتی بیه آواته و کسانی که رفتیان به بمبارکان یا خلکی عادی لجر بمباران که ولی فکر ناکم واقعی به فکر کم حتی انسانی نیم درسته اگر سانخولێکێکی آخر بخەم اختیاری خۆتان و بابەتێک لە پەیوەند بەم ڕوودا و ماجرەی 12 ڕۆژی ڕابردووە و لە چاوپێکەوتنەکەماندا نەهات بێت و بەگرێکی بزان ئاماژەی پێ بدەن فەرموون
من فکرەکەمەوە دەورەیەک 2 ساڵ گوزەشتە دەورەیە حساس بوو لە منتەقە. فکرەکەم یەکێکی ماجرای فەلەستین بوو، کوشتار مردم فەلەستین. وازانم کوشتار مردم فەلەستین و کولەن ئەحزاب سیاسی لە منتەقای خاوەرمیانە لەکوێ وێسان لەکوێ ماجرا وێسان وازانم محەقێ گەورە بوو. فەلەستین بوو بە پەدیدەیە بۆەوەی کە دەرەجەی ئینسانیەت نزیکبوون بە ئینسان دۆستی سڵح تەڵەبی بەرحاڵ زدیەت لەگەڵ زۆڵم و جەنایەت لەناو بەراوردی کە ئەحزاب سیاسی و جەریانات لەکوێ وێسان. زۆرێک لە جەریانات لە ئەقل من وەک کەسێکە لەناو جزئی ئۆپۆزیسیۆن ئێرانم ئۆپۆزیسیۆن کۆمۆنیستیم تەبیعەتەن زۆرێ ئۆپۆزیسیۆن لە ئێرانە بەناوەوە کە شەڕی حەماس و ئیسرائیلە یا بەناو ئەوە کە ئێران چون لەگەڵ حەماسا ڕەوابتی خۆشە چاویان پۆشی لە کوشتار مردم فەلەستین بەخشەن چەپڵەشیان لێداوە ئیسرائیل. ماجرای دووەم ئەم ماجرا بوو کە ئیتفاق کەوت و ئەحزاب سیاسی ئێران کە ئۆپۆزیسیۆن ئێران بە ناسیۆنالیزم کوردیۆ بە ڕەزا پەهلەویۆ بە ئاغای مۆحتەدیۆ بە جەناح چەپیان و حەمید تەقواییە لە کنار ئیسرائیلە وێسان و دوشمنایەتی جیاوازی جنبشەکان جیاوازی ئەحزابەکان یەکجار زۆر فاسڵەکان ئەمیق و ئاشکرا و دوشمنایەتەکان ئەمیقتر بووە. بەم عنوانە واقعیت ئەحزاب سیاسی چییە کراوە. فکرەکەمەوە وەزیفەی هەر کۆمۆنیستێکە لەم دەورە معەنە لە دفاع لە مردم ئێرانە ئەلەی جەریاناتێکە شەڕتەڵەبن لە ئیسرائیل و تا هەر کامێکیان فکرەکەمەوە ئەم جیاوازیە ڕۆشن بوونەوە لە ئەقل فکرەکەمە بێ ڕۆشنتری کەیتەوە خەڵک ئاگاهتر بن دۆستان و دوشمنان خۆیان خاز بناسن و وازانم ئەم دوو پەدیدە یەکێ لە گەورەترین ئیتفاقاتێ بوو کە لەسەر تمیشاکردن لەمانەوە ئەزانی ئەحزاب سیاسی جنبشەکان بنیامەکان گروهایەکان هەر کەمێکیان لەکوێ وێسا و ئەمە یەکێ لە دەرسهای گەورەی ئەم دەورە بوو بۆ هەر بنیامێکە سیاست لە منتەقە و ئێرانە تاقیب بکە. بەداخەوە کاتی بەرنامەکانمان بەرەو کۆتایی ڕات و چیتر ناتوانین پرسیار و سەرنجی بینەران وەرگرین بەڵام هەڵبەت لە بەرنامەکانی دواتردا حتمما دێنەوە سەریان هیچ پرسیارێک بێوەڵام ناهێڵین و لێرەدا خالیدی حاجی محەممەدی زۆر سپاس کە دووبارە داوەتی ئێمە قبول کردومان دوومان کردی بەم بەرنامە تایبەتانەوە. تەشەکورتان لە یەکەم زۆر سپاسەکەم کە تایسە بەرحاڵ ئەم وەختەتان کەدا. زۆر سپاس. عزیزان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و لە هەفتەی ئایندەوە بەرنامە ئاساییەکانی پێشەنگ تیڤی بەردەوام دەبێت و تا ئەو کاتە هەر شاد و بەختەوەر بن.